جارون اما همیشه که باس لانی درونی اکین کاملاش دکی که لانی درونی مروف اگری توانه اویش هنده جار لوانه او بابتانه بکلی اما هنده جار گرنگ نبید بلام بونمونه رنگا کان زور لان توجینو کان ایش سلمندرا ولوی که کاریگری کی زوری هی لسه لانی درونی مروف کان لەگەڵ ئەوەیە کە پێی ئامارەکان لە سەدا 90 ئەو بڕیارانەی کە بە شێوەیەکی زۆر خێرا دەرەدرێن هۆکارەکەی لایەنی دەرونی مرۆڤەکانە اینجا ڕوان چجا ئەوەی کە تۆ پێی ڕۆژانە ڕەنگێک ببینی ڕەنگێکی کراوە بێت یاخود ڕەنگە هەمە جۆرەکان نەکلەوەی کە هەمیشە لە ناو کۆمەڵان ڕەنگێکی تاریکە بۆ پۆشاکەکانە بۆ ماڵەکە و بۆ هەموو شتێک بەکارێنێت من خۆم لەگەڵ ڕەنگەکانە بینم زۆر باشە هەموو ڕەنگێکیش بەکارێنم بەڵام هەمیشە وتراوە لەوەی کە ڕەش زۆربەی کات عنی دڵخوازی هەموو مرۆڤەکانە بەڵام من هەوڵمەوە هەموو ڕەنگەکان بەکاربێنم ڕەنگی دیاریکراو هەیە کە زۆرە حەز لێ بێت بەڵێ ڕەنگی فەمەیی یەکێکە لەو ڕەنگانەی کە هەم زۆر ناسکا و هەم زۆر جوانیشە بە تایبەتی ڕەنگێکی زۆر کچانە و جوانیشە ئەو دوای پرسیار لە میوانەکەمانەکەی بزانین ئەتوانێت لە لایەنی دەرونیەوە چۆن پێناسەی کەسایەتی تۆ بکات کە حەزت زۆر لە ڕەنگی فەمەییە بەڵام لەگەڵەوەشە زۆر بەماوە ڕۆژانە ببێ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەر ڕەنگەکان زۆربەی کار ڕۆژ بەکارهێنین هەندێک جار لەوەی کە هەندێک کەس توێتی کاتێک کە من ئەچم بۆ بازاڕکردن بۆ پۆشاکردن یاخود بۆ هەر شتێک بەبێ ئەوەی کە خۆم بمەوێت دووبارە ئەچمەوە سەر و ڕەنگە ئەویش ڕەنگی چێڕەش یان سپیەکە زۆربەی کات بێکەوە تێکەڵەگرن ئێڕۆن باش پرسیارەکەێتەوە کە مزانم تۆ حەزت لە چ ڕەنگێکی دیاریکراونی هەموو ڕەنگەکان وەکو یەک بەکارهێنم یانیەوە نیە بڵێم ڕەنگێک بە دیاریکراوی حەزم زۆر لەم ڕەنگەیە بەڵام بێگومان ئەوەی کە تۆ باست کرد کە هەمومان زۆر حەز بە ڕەنگی ڕەشەکەین ینی کەسانێک هەیە کە هەرچەنە تاکەکەی ئەگەر پڕ بێت لە تەواوی ڕەنگی جلەکان بەڵام لە کۆتاییە هەرێتەوە سەر ڕەنگی ڕەشەکە و ڕەنگی ڕەشەکە بە کاریگەرتر دەزانێت و بەردەوام ڕەنگی ڕەشەکە بەکارهێنێت بەڵام بۆکو خۆم من پرسیارێک لە من کرد ڕەنگێکی دیاریکراو نییە تەواوی ڕەنگەکان بەکارهێنم بەڵام هەمومان نازم لە سروشتی هەمومانە وایە ڕەنگی ڕەش زیاتر بەکارهێنین و زیاتر حەزمان لێ هەیە و ڕەنگەکان با بڵین ئەگەر باسی سروش بکەین تەواوی ڕەنگەکان لە خۆگرێت و هەر ئەمەشە کەوای کردووە کە بەشێکی گرنگی ژیانمان بێت و کاریگەری تەواوی لەسەر دەروونمان هەبێت و هەر ڕەنگە و پێناسەی تایبەت بەخۆی هەیە و هەر کەسە و حەز بە ڕەنگێکە کەواتە هەر کەسە و ئەتوانین بڵین پێناسێکی تایبەت بەخۆی هەیە لە ڕووی ڕەنگەکانەوە ئەگەر کەسێک حەزی لە ڕەنگی سوور بێت کە هەرچەنە دوو پێناسی جیاواز بۆ ڕەنگەکانەکرێت ڕەنگی سوور لەگەڵ ئەوەی کە ڕەنگی خوێنە یان ڕەنگێکی بۆ شەڕ بەکارهێنرێت بەڵام لە هەمان کاتە ئەو ڕەنگە پێناسەیەکی دیکەشی بۆ کرێت بۆ خۆشەویستیش بەکارهێنرێت بەڵام بابزانین میوانەکەمان لەسەر ڕەنگەکان چی باس لە تایبەتمەندی ڕەنگەکان و باس لەو ڕەنگان و لەسەر کەسایەتی مرۆڤەکان ئەیش بە میوانداری زۆر بەڕێز کاکو هەبی ڕەسوڵ مامۆستای زانکۆ ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە مامۆستا فەرموو سلام مامۆستا بەخێر بێت بەیانی باش بەخێر مامۆستا زۆر سپاس بەیانیتان باش ڕۆژێکی خۆش زۆر سپاس ئەمڕۆ تەوەرەکەمان لەسەر ڕەنگەکانە و تایبەتمەندێتی لەسەر کەسایەتی کەسەکان با لە سەرتا لەوە دەستەکەم بزانین ڕەنگەکان کاریگەری چییە لەسەر دەرونی مرۆڤ بەڵێ پێش هەشتێ ڕەنگ وەکو یەکێک لەو خەسڵەتانەی لە ژیانیشا هەیە و لە ناو هونەریشا بەکاریە دیالۆگ و گفتوگۆی ڕاستەوخۆی لەگەڵ چاوە چاویش هەستیاترین ئامێرەکانەکە مرۆڤ هەستیەکانی مرۆڤەکە بەکاری هێنێ لەبەر ئەوە هەمیشە کاریگەری زۆر لەسەر بەکارهێنەر و با بڵێن وەرگرەکەشی بەجێ هێڵێ لە ناو ژیانی ئێمە ڕەنگ با بڵێن یەکێکە لەو خاڵە کاریگەرانی کە هەموو ڕۆژێ بەریەکەوتن لەگەڵ مرۆڤ دروست دەکات چ لە جلوبەرجا چ لە ئەو کەرەسانە کە ڕۆژانە بەکارێنێ یاخود لە دیکۆری ماڵەکەیە لە ڕەنگی ماڵەکەیە لە ڕەنگی ئەو سیارەی کە هەڵیە بژێرەیە لە حتا ڕەنگی ئەو جێگانی کە بۆی ئەچەیە لە ڕەنگی ئەو گوڵانە کە بۆ باخچەی ماڵەکەی هەڵە بژێرێت ئەمانە هەمووی ڕۆژانە بەریەکەوتنی زۆر بەهێز و کارە لەسەر کەسایەتی مرۆڤەکان دروست دەکات ئەم کارلێکە وای لاتووە مرۆڤ وای لاتوە خۆی پێ نازانێ ینی کاریگەریەکی چۆتە دیوە نەستیەکانی کەسایەتی مرۆڤەکان و مامۆستا لە پێشەکیەکەیە باسمانەوە کرد بۆ ئەگەر ئێمە چەند ڕێنێکمان لەبەردەسا بێت بەڵام لە کۆتاییەکەیە هەرینەوە سەر ڕەنگی ڕەشەکە ینی اختیارەکەمان تەنها لە کۆتاییەکەی ئەماماتەوە سەر ڕەنگی ڕەشەکە یان ڕەنگی سپیەکە بۆ ماڵەکەشمان هەروایە ڕنگ دیوارێکمان هەیە لە زاویەکی ماڵەکەیە نازانین چ ڕەنگێکی بکەین ینی کۆمەڵێک ڕنگ بە خەیاڵمانایە کۆمەڵێک دیکۆر لە مێشکمانایە
بەڵام لە کۆتاییە هەرینەوە سەر ڕەنگی سپێگە کە دیوارەکەمان ڕەنگی سپێگەی بۆ ڕەنگی ڕەش دوو ڕەهەندی هەیە لە لای کەسایەتی ئێمە. ڕەنگی ڕەش لە ئەوروپا لە پێش ڕەنسانسە کەسایەتێکە بوو بە ناوی باڵدەسار کاستیلۆنی. ئەم کەسایەتیە ڕێسا و بنەماکانی مرۆڤی کۆشک یاخود مرۆڤە جوامێرەکان کە ئێمە پێڵین بەعادە پێڵین ئینسانی نەبیل، ئەو کاتە لە چینە ئەرستۆقراتیەکانی ئەوروپا بوو. ئەم پیاوە ڕنگڕێژی کرد بۆ هەموو هەڵسوکەوتێکی مرۆڤی ئەو چینە. لەوانە ڕەنگی ڕەشی اختیار کرد، هەڵبژارد بۆ جلوبەرجی کەسایەتیەکان بە تایبەتی لە ئێوارەخوانە زۆر فەرمیەکانە کە لەوێ ڕووی ئایا لە ناو کۆشکەکانە. ئەم پیاوە هەر ئەو کەسایەتیە بوو کە بەسەند چۆنێتی دانانی چەقۆ و چەتاڵ لەسەر مێز چ دەستێک بۆ چەقۆی چ دەستێک بۆ چەتاڵەکەیە بۆ کۆچکەکەیە هەموو ئەم بابرین هەڵسوکەوتانە هەموو ئەم ڕێسا و بنەمایانەی بۆ مرۆڤی کۆشکی ئەو سەردەمە بابرین فراهەم کرد و نووسی. ئەمە خۆی لەخۆیان لە ئەوروپا بووە ڕێچکە و ڕێسایە کە مرۆڤی ئەوروپی مەدەنی یا هاوچەرخ بابرین تا ئێستش ئەم بەسەر ئەم ڕێنمانە پەیڕۆکە و پیادەیەکات. ئەمە دیوێکی کە بوو واتە ڕەنگی ڕەش بوو بە ڕەنگی فەرمی مناسەبەکان باوا بڕین. لە لای مرۆڤی کوردیش لەبەر ئەو مێژوە دوور و درێژە پڕکارە سات و خەماوی کە بەسە مرۆڤی کووردا هاتووە. مرۆڤی کورد هەمیشە بیری لەوە کردوتەوە کە ڕەنگێکی وای لە بەرابێ ئەگەر هەر ساتێ بێ بچێتە پرسەیەکی غەمباریەوە ڕەنگەکە شیاو بێ ئامادە بێ. بۆیە ڕەنگی ڕەش ئامادەیە هەم بۆ بۆنەیەکی زۆر فەرمی، هەم بۆ بۆنەیەکی خەفەت و خەمبار ئامێزیش کە وەکو پرسە با بڵین. ئەمەش لایەکی تری لایەکی کەی هەر لە لای مرۆڤی کورد ئەوە ئەگەڕێتەوە بۆ دەوروبەر. ئێمە ئەگەر ڕەش بگرین ڕەش یەکێکە لە ڕەنگە تۆخەکان. مرۆڤی کوردیش دەوروبەر و ژینگەکەی سارد بووە بەگشتی لە کۆنەوە هەتاوەکو و بابڵین ساڵگارێک لەمەوە پێش کە هێشتا کەش و هەوای زەوی بەو شێوە گۆڕانکاری بەسەراناتوو لەبەرەوە بوو ڕەنگی تۆخ بەکاربێنێ بۆ ئەوەی زۆرترین گەرمی هەڵبژێ لە خۆرەوە. بۆیە ڕەنگە تۆخەکانی چۆ ڕەشیش لە پێشی هەمیانەوە یەکێ بۆ لەو ڕەنگانەی کە ئارەزووی لەسەر بۆ ئەو مەبەستە. بەڵێ چی سەبارەت بە ڕەنگی سپی بۆ بە هەمان شێوە بۆنە ئەگەر سەیری کۆڵانێکە لە کۆڵانەکانی سلێمانی بکەی ئەوەندەی ڕەنگی سپی بۆ کتیا بەکاریات ڕەنگی تریتیان نابینیت. ڕەنگی سپیش ئەم بابەتی ڕەنگە چۆ خۆی ڕەهەندی زۆرە بابەتەکە لکی زۆر لێ بێتەوە بەڕاستی. یەکێ لەوانە ڕەنگی سپی ئەو ڕەنگەیە کە زوو پەڵەی پێوە دیارە، یعنی زۆر جار بەکار هاتووە لە خەسخانەکانە یان لە جلوبەرجی نەخۆشە یا لە جلوبەرجی دکتۆرەکانە بۆی ئەگەر هەر پەڵەیەکی بەستی دەرکەوێت زوو لەسەری دیار بێ. هەندێک جاریش بەکار هاتووە بۆ پیاوانی ئاینی. پیاوانی ئاینی لای ئەوان بابڕی گوزارش بووە لەو بیرروباڕی کە ئەوان نوێنەرایەتیەکەن کە پاچێتیە کە خۆ بە دوورگرتنە لە هەموو فرەیەک، چونکە خۆ دەزانی بیر و باوەڕی ئاینی یا تاک بیر و باوەڕەکان خۆلایەنە لە فرە بیر و باوەڕی. فرە ڕەنگیش چوونە بۆ فرە بیر و باوەڕی، واتە ئەگەر با بڵین فرە ڕەنگی خۆی لە خۆیان بیر و باوەڕێکی دیموکراتی ئامێزە، بەس تاک ڕەنگی بیر و باوەڕێکی گشتگیر ئامێزە، یعنی تاک بیرکردنەوەیە. بۆیە ڕەنگی سپیش هەندێک جار کە دەستیشی براوە وێڕای ئەم دوو خاڵی کە ئاماژەم پێ یا بۆ ئەوە دەستی بۆ براوە ڕەنگێکی حازر بەدەستە. مرۆڤەکانی ئێمە نایەنێ زۆر بیرکەنەوە لە مەسەلەی ڕەنگ بۆ هەڵبژاردننی بۆ جل بۆ دیکۆری ماڵ هەتا بۆ ڕەنگکردنی خانوەکانیان زۆر جاریش ئەم ڕەنگە وای لێ هاتوو ئەمەنە مداول بۆ منە دەستا و دەستی کردو بۆ نمونە سیارە هەتا ڕەنگی سپی مەرغوبە بۆ فرۆشتنەوەی بۆ کڕینی خۆتان نەزان ئەوە مامە بۆچی چکە مرۆڤی ئێمە زۆر بیر لە ڕەنگ ناکات و ناوێت زۆر بیری لێکاتەوە. ئێمە لە باگراوندی ئێمە مرۆڤەکان ئێمە بە بیر و باوەڕی گشتگیری پەروەردەکراون لەبەرەوە ئێمە چینەوە بۆ تاک ڕەنگی، یعنی سەیرەکەین گشت لەگەڵ چ ڕەنگێکە ئێمە ڕوو لە بەرەو ئەوێ ئەکەین. بۆیە زۆربەی ڕەنگی کۆڵانەکانمان خانوەکانمان بڕۆ لە بینی شەکەری سپی ڕەساسی تێوە ینی ئەویش ڕەنگانەوەی چییە؟ خاکە قوڕە قاوەیەکەش کە لە بەرەکەیە ڕەشیش قرتاوە ڕەساسیەکەش چیمەنتۆیە سێر کە هەمووی ئەو کەرەسانن کە لە بیناسازی ئێمە یا لە دەوروبەرمانن بەکاری هێنەوە. بەڵام لە لادیەکانە سەیەکەی مرۆڤی لادەی ئێستا ناحەڵبەت
یا ئێستش ئەگەر بتوانین بڵین ئێستش بەڵام لادێ دوورەکان کە زۆر دەستی شارستانی ماڵەکەی لە قوڕ بوو پەنجەرەکەی شین کردووە پڕیەکات لە ڕنگ جلەکانی پڕەکە لە ڕنگ کەرەسەی ماڵەکەی پڕەکە لە ڕنگ هەمیشە حەزی بە ڕەنگە کە دوورە لە شارستانی چکە نەهاتۆتە ناو شارەکانەوە شارەکان مامەڵەی مرۆڤە لەگەڵ دیوار و لەگەڵ جادە و لەگەڵ شۆستە و لەگەڵ ئەم ئەو کەرەسانش کەوتن تا ئێستا لە بیناسازی ئێمە بەکار هاتووە ئێستا وا تازە وردە ینی بە چەند ساڵێ لە دوای ڕاپەڕینەوە مرۆڤی کورکە و خەریکە وردە و دێتەوە سەر خۆی نستی وردە و دەلایانی نەستی ڕزگاریە بێت لەو جیرۆدەی ئەو مێژووە کارە ساتبارە و مێژۆ پڕمەرگە ساتە ئەوێ دەستکاتەوە بە هەڵبژاردننی ڕنگ ئەگەر ئێوە تێبینی بکەن ئەساسی ماڵەکان ئێستا وردە و دەخەریکن بڵین کەسی کورد بەرەو پرتەقاڵی هەڵبژاردن شینی کاڵ مەسەلەن سەوزی کراوە ینی هەتا دیواری ماڵەکان جاری وایە ئێستا اختیارەکە بەرەوە ڕوا چوار دیواری ژوورەکان هەر چوار یەک ڕنگ نەبێ جیاواز بە ڕەنگی بەڵێ خۆتان ئەزان ئەوە یعنی ئێستا ئەمە تازە وردەوە دەپای ئەبێتەوە بۆ ئێمە وردە و دەخەریکین جابوونەوەیەک ترازانێک لەو مێژۆ پڕکارە ساتێک کە هەمان بۆ لەو پێشەوە دروست بکەین و بینە ناو مێژوێکی زیاتر ژیان دۆستیەوە لەو پێشمەرگ دۆستی هەبوو من بۆ یەوتم جلوبەرجێک کە ئامادە بێ بۆ چوونە ناو پرسە ئێمە هەمیشە لەژێر هەژمونی گوتارێکی مەرگ دۆستیا بووین ینی مەرگ هەمیشە لێمان نزیک بووە کەواتە بە جلوبەرجیشی ئامادەی بۆ حازرکەین بەڵام ئێستا بەرەو ژیان دۆستی ئەڕوین ژیان دۆستیش فرە ڕەنگیە دیموکراتیەت فرە ڕەنگیە خۆی ڕنگ فرەیی ڕنگ بیر و باوەڕێکی دیموکراتیانەیە چکە تۆ ئەخاتە بەردەمی هەڵبژاردن وانە بەڵام تاک ڕەنگی هەمیشە بیر و باوەڕێکی گشتگیرانە ینی زیاتر با بڵین لە بیر و باوەڕی تاک بیرکردنەوە نزیک زۆر باشە هەمیشاڵێن کە مناڵەکان ڕنگدانەوەی کەسایەتیان هەندێکجار لە دایک و باوکەوە وەرەگرن بوونە من دایکێکم حەزم لە ڕەنگی پەمەیە لە سەرەتای پرۆگرامیشە ئاماژەم بەوە کرد ئەکرێت من ئەم ڕەنگە پەمەیە ئەوەندە بۆ مناڵەکانیشم بەکار بێم لە داهاتوە ئەوانیش وردە وایان لێبێت لەوەی کە حەزیان بۆ جۆرە ڕەنگە هەبێ بۆ لە بەرەوەی کە هەر لە مناڵیەوە ئەوەنە بەرێککەوتنیان هەبووە لەگەڵ ئەو ڕەنگە ئەسە وردە وایان لێ هاتووە کەم ڕەنگە بەکار بێن بە پێچوانەکەشی ڕاستە بۆ دایک و باوکێک لەوەی کە هەمیشە حەزیان لە ڕەنگە تاریکەکان بێت لە بەرەوەی هەندێک جار ئەمە لە ڕووی گەشتبینی شەوانەوە هەندێک ئەوەندە کەسانێکمانەیە کە ڕەشبینن لە ڕەنگەکانی شاڕەنگی داوەتەوە ئەوەندە ڕەنگە تاریکەکان بەکارێنن مناڵەکانی شاوای لێت وردە ناچن بەلای ئەو ڕەنگانەیە کە درەوشاوەیە هەمیشە ڕەنگە تاریکەکان هەڵبژێرن بۆی هەیە ئەوە زۆر ڕاستە پێ دەڵێم ئەو ڕەنگێکی ئەوجا کۆمەڵگەی کات خێزانیش وێنەی کۆمەڵگەیە بە دیوە بچووکەکەی ینی لە وێنە بچووکەکەیە کاتێک خێزان ئەو ڕێچکە ڕێژیا کات بۆ تاکەکانی خۆی کۆمەڵگەش دوایی بۆ یەکاتەوە جارێککە دەستگا کۆمەڵایەتیەکان لە قوتابخانە لە مزگەوت لە بابڵین دامەزراوەکانی تری کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگا هەمووی هەمان ڕنگ ڕێژیەکاتەوە بۆ تاکەکانی خۆی بۆیە ئەویش بە هەمان ڕێچکە چکە ئەوەی لێبێتە ڕاستێکی نەگۆڕ ڕاستێکی یا تاکڕاستی لەوە کاتێک ئێمە مناڵێک لە ناو ژینگەیەک و دەوروبەرێکی ڕەنینە پەروەرداکەین بێگومان ینی کاریگەریی زۆر خینە سەر دروستبوونی کەسایەتی و ڕێی ئەو مناڵە لە مستەقبەلا لەسەر هەڵبژاردننی ڕنگ بەڵام وێڕای ئەوەش مناڵ بۆ خۆی چونکە سنوورەکانی نییە هێشتا نەگەیشتە بۆی کە یاساکان بەسەریا جێبەجێ ببێ مناڵ خۆی حەزی لە فرە ڕەنگیە بۆ نمونە مناڵ هەموو مناڵان حەز بە ڕسمکردنەکە نیگار چێشانەکەن بە ڕەنگەکان تا پۆلی چواری سەرەتایی لە دوای چوارەوە ئەوە بەهرەمەند بێت ئەتوانێت بەردەوامی با بەخۆی ئەوانی کە وردە و دەیتر وازەهێنن بۆیە ئێمە لە زمانی نیگار چێشانە ئەڵین یا لە زمانی هونەر ئەڵین هونەر یا نیگار چێشان لای مناڵ یاریە هێشتا هەتاگاتە پۆلی چواری سەرەتایی لە یاریەکە حەزی لە ڕەنگە یاریەکە چییە؟ گەمەکردنە بە ڕەنگ ئەی بۆ دوای وازی لێرێ وردە و دەچکە فامەکاتەوە لەو چەند ڕەنگە لەو فرە ڕەنگیە دوورەکەوێتەوە لەو گەمەیە دوورەکەوێتەوە کە ڕەنگی زۆری تایە بۆ ئێسێکی مناڵ هەر بە خۆی بە بنەمای کەسایەتیەکەی کە هەیەی خۆی حەزی لە فرە ڕەنگیە تا دوای وەگوتم وەکو جەنابەت فەرمووت لە ڕێی خێزان و لە ڕێی کۆمەلگاوە لە ڕێی دامەزراوەکانی تری کۆمەڵایەتی و فکرەکانی ناو کۆمەلگەوە ئەنجا ڕێسا و بنەماکان بەسەریا جێبەجێەکرێ زۆر جاریش ئەم خواستە هەڵە گیرێتەوە بۆ دوایی تەمەن کە مرۆڤ گاتەوە فەترەی خانە نشین و سەیرەکە لە ئەوروپا مرۆڤ بە تەمەنەکان ڕەنگی زۆر ملەوە لە بەرەکەن ڕەنگە خۆتان سەرنجدان نابێ بەڵێ ئەدیسان جارێک کە مرۆڤ لەو تەمەنا
لەبەرەوەی ئیتر بەرەو کۆتایی ئەڕوانیان نزیک کۆتایی ژیانێتی و دەو دەدەست لە بنەماکان بەرە هیچ بەلا بەخارە نەماوە کاتێکی کەمی ماوە حەزەکان مارەسەی ئەوە بکە کە تەواو بزەبت حەزی لێتی کاریشی نەماوە لە ناو مؤسسەکانە تا ئەو مؤسسانە جۆرێکی پێچوانەکەی ڕاستە لە ئێمە پێچوانەوەی بۆچی لای ئێمە بە پێچوانەوەیە بۆ نمونە بۆ پیاوێکی بەتەمان خاتونێکی بەتەمان ئەی بە ئەگەر ڕەنگێکی سوور ڕەنگێکی سەوز ڕەنگی کراوە جوان نەبەرکە بەسراتێکی بیرخستمەوە باپیری هاوڕێیەکە زۆری حەز لە کراسی سوور بوو وایان لێک وچ کراسەکان لێ شاردەوە لە ماڵەوە یعنی کە لەبەریە کرد هەر لە ناو سلێمانیا بەڵێ ئێمە ناڵێم ئێمە بەپێی ئەو مێژوە درێژەی هەمانە پیرەکانی لە تەمەنێک شۆ مرۆڤەکانی ئێمە بەرە و خەمی دنیایەکی تر ئەڕۆن وردە خەمی ئەم دنیاە بەجێ هێڵن واتە وەک گوتم وتاری مەرگ دۆستیەکە زاڵە بێتەوە جارێککە بە سەرمانە ئەنج ئەمە بێ لەو هەموو پاشخانە زۆری کە لە کۆمەلگا بۆمان بەجێماوە لەسەر ڕنگ کێمە هاتوینتە سەر ئامادەیی پاشخانێک لە ڕنگ ینی پێمان ئەوترێکسە کە چی لەبەرکەین و چی لەبەر نەکەین نەکەر ئەوە پێمان ئەوتێ ینی دوکانەکان زۆر ڕنگ هەیە نایهێنن خۆیان من لە بۆیاخکردنی ماڵ و دیکۆر وشتا زۆرجار چوون بۆ کۆمپانیای ڕنگەکان کە لێرە هەن ئەو کۆمپانێکی ئێستا باڵین ڕاستەخۆ لە ئەوروپا ڕەنگەهێنن لە ناو کەتەلۆکانە ڕەنگی زۆر جوان هەیە زۆر جار داوام کردوتی ئەوەمان نییە ئێتمۆنی لە کەتەلۆگەکە هەیە وتی ڕاستە لێ هەیە بەسکە ئێمە بیهێنی سەرف نابێت کەس نایکڕێ کەواتە ئێمە هەردە لە مؤسسەکان و ڕەنگەکان فەرزکراوە بە سەمانە لە بازاڕەوە لە دوکانەکانەوە لە شوێنی قماش فرۆشتنەکانەوە لە شوێنی ڕنگ فرۆشتنەکانەوە لە شوێنی ئەساس فرۆشتنەکانەوە هەر لەوێەوە ئێمە ڕنگ فەرزەکرێ بە سەرمانە بێ ئەوەی حساب بۆ ڕێی تاک کرێ ینی کە تۆ ئەگەر زۆر حەز لە قەنەفەیەکی بابڕین فلانە ڕنگ بێسەکەی نییە لە دوکانەکە ئەو ڕەنگەی لێ نییە ئەگە پێشی پرێڵێت جاوە تۆ بیستوتە بەڵام کەسی تر نایە من ناتوان بیهێن لەبەرەوە ناهێنی و زۆرگرنگی پێنە باشە مام ساتوانین بڵین ڕەنگەکە هەندێک لە ڕەنگەکان بۆ هەموو ڕەنگەکان ئەوە گونجاو نییە دوو دیوی هەیە یان دوو پێناسەی جیاوازی هەیە پۆزتیف و نێگاتیڤی هەیە بۆ نمونە ڕەنگی سوور کە هێمایە بۆ شار بۆ ئاگادارکردنەوە و لە هەمان کاتە هێمایە بۆ خۆشەویستی زۆر ڕاستە ڕەنگەکان بەپێی کۆبنیادیا کۆنتێکست لە ئینگلیزە ئەگۆڕێن یعنی ڕەنگی سوورۆک و جەنابەت فەرمووت ڕەنگێکە زۆرجار بۆ گۆڕانکاری بۆ شۆڕش بەکار هاتووە زۆرجار فەرشێکە ڕاخێ ڕەنگی ئەو فەرشانەی کە بۆ پیاوە گەورەکان شکۆمەندیە زۆرجار ئەو عەبایانەی بەشانی سوار چاکەکانەوە یا مەلیکەکانەوە بۆ ڕەنگی سوور بووە چکۆ بۆ شکۆمەندیە لەلایەکی ڕەنگێکە بۆ خوێن و بۆ خوێن ڕشتن و بۆ جەنگ و هەتا ئەگات بۆی کە ئافرەتێکە ڕەنگێکی سوور لە بەرکە زۆر سەکسیتر ئەنوێنێ یا خودت هەست بزوێنتر ئەنوێنێ لە شتێشکە بۆ یوتم لە هەر کۆبنیادێکە سوورکە تۆ ڕایەخێ وەکو فەرشێک مانایەکی هەیە سوورۆکو یەکێک ئافرەتێ لە بەری کات لە جێگەیەکی شەوانە نادێکی شەوانە مانایەکی تری هەیە سوورکە بە ڕەنگی ئاڵایەکەوە بێ بەدەست کۆمەڵە کرێکارەوە بێ لە خۆپشاندانەکە مانایەکی تری هەیە لە جەنگامانایەکی تری هەیە وەگوت زۆر باشە لەگەڵۆی کێ ماڵی ڕەنگەکان کاریگەریان هەیە لەسەر دەرونی ئێمە کاتێک کە ڕەنگێک لەبەرەکەین بەڵام تا چەند پێویستە کاتێک کە من لە شوێنێکا داوام ئەکەم من چۆن ئەم ڕەنگە کاریگەریە لەسەر دەرونی من بیر کەموانێکەوە ڕەنگە کاریگەریە لەسەر دەرونی کەسی بەرامبەریشم وەنەم لە دامەزراوەیەکە داوامەکات لە ژوورێکا داوامەکات ئەکرێت ڕەنگێک بپۆشێت لەوەی کە ئەوەندە ڕەنگەکە زەق بێت هەندێک جار ئەو کەسی کە کارەکە کەسەکەیت کە هزری بەرێ لەوەی کە نتوانێت کارەکەی هەندێک جار وای لێ بکات کە چاو ئێشەی بۆ دروست کات ڕەنگەکەی ئەوەنە تۆخ بێت کاتە تا چەند گرنگە کاتێک ئێمە ڕەنگێکە پۆشین ڕەنگێک بەکارهێنین بیل لە هەموو لایەنە دەرونیەکانی بکەینەوە بیل لە چواردەوریشمان بکەینەوە هەروەش ینی پەیڕەو کراوە ینی تۆ هەموو ڕۆژەکە خۆ دەگۆڕی بیرەکەی تۆ ڕئی دەرەوە لەسەر ئەم ڕەنگەی تۆ چی بێت ڕئی ئەو شوێنی کە ئیشەکەی تیاکەی ڕئی ئەو شەقامی پیا تێپەڕی ڕئی کۆڵانەکەتان کەیتە دەرەوەی دراوسەکانە ینی بتەونێتەوە نەستیانە هەستی یعنی حسابی بۆکەی جارە خۆت ئاگاد لێ نییە کە حسابت بۆ کردووە جاری واشەیە ئەگەر بڕچێشی بکەیت و بابلین ئەوە تێپەڕێنی سێکە ئەو ڕۆژە تووشی مناقەشەی زۆرەبی لەسەر ئەو جلەی لەبەرە کردووە خۆتان تووشتان بۆ ئەوە بێگومان ینی ئەوەش لەسەر ڕاهاتنەکانە تۆ لە ئەو دیوە ئەی کە مرۆڤ چاوی ڕاهاتۆ لە کۆمەڵگەی ئێمە کاتێککە ڕەنگێکی وەک خۆت ئەفەرمووی زەق لە بەرەکەی یا زۆر دیار لە بەرەکەی لەبەرەوە یەکسەر کەسی بەرامبەر باسی ئەکات کە تەسیری لێ ئەکات ڕەنگەکە ئەمەش ناڵێم ڕاهاتن زۆر پەیڕەوکردنێکی ئام بۆ ڕەنگەکان وەگوتم لە ناو کۆمەڵگەی ئێمە کە تا ئێستا ببوونەی ئەو پاشخانەی کە چەند جارێ لە چەند ڕوویەکەوە من ئاماژەم پێ ئێستا هەمووی کاریگەری هەیە لەسەر ڕێی ئێمە لەسەر ڕەنگەکان بۆیە
ئەو ڕۆژە کە تۆ ڕەنگەکە گەر بیسەپێنی و هەر لە بەریشیکەی خۆت زۆر لە خۆت بکەیت و لە بەریشیکەی ڕێی خۆت فەرزکەی لە اختیاری ڕەنگی جلەکەتە بەڵام ئەو ڕۆژە تووشی مناقەشەی زۆرە بی تایبەت ئەگەر ڤالانتاین بێت و جلی سوور لەبەر ڕۆژی خۆشەویستیەوە بەڵێ ینی یەکسەر ئەی بەستنەوە بە کۆنتێکستەکەیەوە ینی ئەو کۆنتێکستی سوور بۆ ئەوەی ئاپەمەی بۆ خۆشەویستیە بۆ دیوێکی ڕۆمانسی یان هەندێک جار ڕەنگێکی تاریک ئەگەر ئەو ڕۆژە هیچ کێشەیەکیشت نەبێت لەواشە چواردەورەکەت و هەستکالەوەی کە تۆ کێشەیەکت هەیە بۆ ئەمڕۆ ئەم ڕەنگە تاریکت بۆشیوە ئەگەر پێشووتر ئەو ڕەنگەت نەکرد بێت بەڵێ بزات بۆ ڕەنگی ڕەشکە لە بەریەکەیت ئەگەر هەمووی سەر تاپار ڕەش بێ تۆگەر بۆ ئەناقەتیش بێ ئەنی بۆ شێوەیەکی شیکپۆشی بێ بەڵام ئەوڵێ چییە پرسە هەیە تازێتان هەیە ئایا خەمباری ئەمڕۆ بەڵێ مامۆستا بابێنەوە سەر ڕەنگی ڕەش ئەکرێت بڵین لە هوەری ڕنگدانەوەی هەبووە بە تایبەت لای تاکی کورد لە پێشترا گۆرانیەکان زیاتر لەسەر ڕەنگی ڕەش بووە و شێوەکارەکانمان زیاتر ڕەنگی ڕەش و سپیان بەکارهێناوە لە تێکستی شاعیرانە ڕەنگی ڕەش و سپی زیاتر بەکار هاتووە بەڵام ئێستا گۆڕانکاریەک ڕوویاوە بۆ نە گۆرانی کراز ڕەشا گەر با بڵین لە هەفتاکانە لە هەشتاکانە زۆر مۆدی بوو بەڵام ئێستا گۆڕانکاریکی بەسەر هاتبێ یان لە تابلوی شێوەکارەکانیشە بە هەمان شێوە ڕاستە خۆی زۆرجار لە هوەرە زۆر درەنگ ینی هەتا مرۆڤایەتی دوایش ئەم با بڵین ناوچانە ئەم نەخشەی ئێمە زۆر درەنگ بە کۆمەڵێ ڕەنگەیشتون یعنی تۆ وێنای ئەوواکەی بەدیهێنانی ڕەنگی سوور لە سیرامیکە پارچێک لەم سیرامیکان لێ بەدووە کێشە بۆ هونەرمەندێ لەگەڵ خۆیان شەرتی کردو مەرجی کردو ئەگەر ڕەنگی سوور دەست نەهێنێت بۆ ئەو شوشەی کە سووری ئەکاتەوە بۆ خۆی کوژێ خۆی کوشتووە کە سووری تەواوی بۆ دەرنەهاتووە ینی کێشەیەکی زۆر لە مێژووە لەسەر دروستکردنی ڕەنگەکان و فرەیی ڕەنگ بەدیهێنانی ڕەنگی تازە زۆر بووە زۆر درەنگ مرۆڤایەتی گەیشتووە بە کەشفکردنی کۆمەڵی ڕەنگ دۆزینەوەی تا ئاستێکی بڵین ئەوەی کە بەها ڕەنگەکە زۆر دەوڵەمەند بێ وەکو خۆی بێ هونەرمەندەکان جاری وایە لە ڕەنگەکانیشە خۆیان ڕەنگێکی تایبەتیان کە کەشف کردووە نەیان ناوە بە کەسیکە ئێستش لە کەتەلۆگە جیهانیەکانی ڕەنگە ئەو ڕەنگانە بە ناوی ئەو هونەرمەندانەوەیە سنکەوتێ زەردی ڕامبراند قاوەی ڤان ئایک یعنی ئەمانە بە ناوی هونەرمەندەکانێکە و هونەرمەندە ئەو ڕەنگەی کەشف کردووە بەس خوێندکارەکانی زانیویانە تەلەبەکانی یا کاتێکە شاگردیان پێوتووە ئەوان زانیویانە لای ئێمەش لە کوردیشە ڕەنگەکان کۆمەڵێ بوون بەپێی ئەم دەوروبەرەی هەمان بووە تۆ سێرکە و میلەتانەی کە سوشتەکەیان پڕگوڵ و پڕ دارودرەختی جاجیا و پڕبەردی جار و جاجیانە بۆ بڵین سروشتێکی سارای یا با بڵین بیابانی بۆ کەسایەتیەکانیان ڕەنگی ملەوەن لەبەر ناکەن چکە نەیانتوانێت ڕەنگی زۆرێک لە ڕەنگەکان بەرهەم بێنن کورد ئەو ڕەنگانی کە خۆی دروستی کردە سەرەتا بۆ بە تایبەتی بۆ ڕاخەرەکان لە قاڵی و لە فەرش و لەوانە سێکە چەند ڕەنگی کەشف کردو کورد کۆمەڵی ڕەنگی دۆزیوەتەوە و بە ڕێزەیەک و زنجیرەیەک دایناوە کە تایبەتمەندە بەخۆی ئێستا کەوتێ فەرشی کوردی یەکێکە لەو سێ فەرشەیکە لە جیهانە هەیە ئەو تایبەتمەندیانەیە کە کورد وێڕای گرێکان کە تاگرەی پێڵێن چنینەکەی وێڕای ئەوە کۆمەڵی ڕەنگ بە ڕێزەیەکی تایبەت بە تەسەسولێکی تایبەت دایناوە کە تایبەتمەندە بە کورد خۆی ئەمانە وای کردووە کە مرۆڤی کورد یا هەر مرۆڤێ لە هەر کۆمەڵگەیەکە بەپێی ئەوە مامەڵەکە کە چەند ئەمە تاعاان لە کۆنا باسەکەم چەند ڕەنگی کەشف کردو بەڵام ئێستا ئێمە ڕەنگەکان بە ئامادەی بۆمانێت لە 1920 کە ئینگلیزەکان هاتوونتە ئێرە ڕەنگی بۆیە و ڕەنگی تایبەتیان هێناوە لەگەڵ خوانە یەکسەر کاریگەری کردوتە سەر کاری هونەرمەندەکان کاریگەری کردوتە سەر ڕەنگی ماڵەکان کاریگەری کردوتە سەر ڕەنگی بیناکان لە سلێمانیا یا لە عێراقا ئەمە زۆر دەوری بینەوە ئێستا ئەو ڕەنگانی ئێستا جەنابتان هەسوێکن فۆسفۆریەکان ئەگەر بچینەوە بۆ 40 ساڵ 50 ساڵەوە پێش نەبووە ئێستا یا ئەو ڕەنگە چەکوشیانی کە بە تایبەتی کە پێمە پێن ڕەنگی قاسەیی هەستەکەن سەهۆڵیە یعنی تا بۆ ڕەنگی سیارەوانش بەکاریە یعنی ئەوانە هەموویشی پێوتری ئێستا بەڵێ ئەم ڕەنگانە مەعرەزە لە پێشەکانی سێرکە تا لە سیارەشان نەبوو پێش ئێستا سەیەکە ئەی بێنن و دەودە چکە ڕەنگ کایەکە تا ئێستا پێشەکرێت تا ئێستا ئینسان پێشێخە ئێستا وای لە تۆ ڕەنگی جلوبەرجیوا دروست بووە بە پێی بیئەکە کە لەبەریەکەی گۆڕێ بچێت جەوێکی ساردەوە گۆڕێ بچتە جەوێکی سەوزەوە ئەگۆڕێ ڕەنگی جلەکە ینی حتا حساباتی ئەوانەشیان کردو ئەوەنە چۆتە پێشەوە چۆتە ئاستێکی فەنتازیاییەوە ینی ئەمانە وای کردووە ڕەنگی ڕەشوسوی دوو ڕەنگێکە کە زۆر بە زووی دەسی بۆ براوە لە ناو کۆمەڵگاکانە هەر لە خەڵوز و لە سووتانی زۆرشتی کە دروستکە خۆڵەمێشی لە خۆڵەمێش دروستەوە بە ناوی خۆیەوە ئەمانە ئەو کەرەسانە بوون زۆر نزیک بەدەست بوون زۆر زووی مرۆڤ کەشفی کردوون بۆیە ئیشەکانی پێکردووە و ڕەنگەکانیش پێ هەڵشاتەوە گوتم
بەڵام وەگوتم کورد بە تایبەتی لە مێژوو باگراوندی مرۆڤی کوردیا فرەڕەنگی زۆر زۆرە هەڵبەتە وتم مێژووی کۆنی کوردی زۆر بەسەرهاتی سەیرە بین مثل عوسمانیەکان کاتی خۆی هاتوون لە باکووری کوردستان قەڵایەکە بۆیان داگیر نەکراوە بەرەنجامی مناقەشێکی زۆر کە ڕێبکەون کە خۆیان بن بەدەستەوە ئەمان چەند مەرجێکیان ناو بە عوسمانیەکان تەسەورەکەیکی لە مەرجەکان چی بوو بێ ئاخر مەرجیان ئەڵێ ئێمە سەر و پێچێ بەستین 11 ڕەنگە ئێوە نابێ لێمان قەدەغە بکەن نایکەین بە سەر و پێچەکانیەوە کە قاوەی با و ڕەش باوە ئەمان ئەوەی چێکۆ لەنا یا مەسەن کوردانی مەحمودی پیاوەکانیان ڕیشان درێژ کردوەوە ڕەنگیان کردووە بە 4-5 ڕەنگ ئینسێکە لە باگراوندی ئێمە چەند ژیان دۆستی هەیە ڕنگ دۆستی شێکە ئەکاتەوە گوتم ئەگەر تەرجمەی بکەین بۆ فکر بۆ بیرکردنەوە بێتە ژیان دۆستی ئەمە باشە مامۆستا ئەکرێت بڵین ڕەنگەکان کاریگەری هەیە لەسەر گۆڕێنی ژیانی تاک یان ئەگەر کاریگەری ڕاستە و خۆی نەبێت لەسەر ژیانی گۆڕێنی کەسەکان هۆکارێ بێت لە هۆکارەکانی گۆڕێنی بێگومان ئەو کاریگەریاکە ئەو گوتم سۆجا کاریگەری نەستیاناکە تۆ ئاگادارنی هەم لەسەر خۆت کە لە بەرت کردووە یاکن جلەکە لە بەکوریاکە هەڵبژادوە بۆ کەلوپەلی ناو ژوورەکەت بۆ دیکۆرەکەت یا بۆ خانوەکەت هەم لەسەر ئەوەش کە ئەیبینێت هەمووی کاریگەری ئەکات کاریگەریی ئەگەر هەستیانی ڕاستە و خۆش چەندێ بکات یا کەم بێ ڕێژەکەی بەڵام کاریگەریی نەستیانەی زۆر زۆر بەهێزەکە لە پشتەوە یانی بۆیە کەسایەتەکان بە پێی ئەوە ئەگۆڕێن دڵنیا بە تۆ ڕۆژەی ڕەنگێکی زۆر جیاواز لەبەرەکەی ئەو ڕۆژە جۆرێکی کاڵچ و کەوتاکەی کەواتە گرنگە بەڕێنگەکەەوە نەیگرین زۆر گۆڕانکاریمان هەبێت بڵێ بۆ ڕابردۆکەی خۆمان یعنی ڕابردووی مرۆڤی کورد ڕابردوویەکی ڕنگدۆستە کە ژیان دۆست بووە یعنی خیتابی ژیان دۆستی لە ناو میلەتی کوردایە مرۆڤی کورد ژیانی خۆشەیە بەپێی ئەو ڕنگانی کە هەڵی بشاردەوە بۆ دیکۆری ماڵی بۆ فەرشەکانی بۆ ڕاخەرەکانی بۆ هەموو شتەکانی کە خۆی وەکو ئەو نمونانشکە بۆم هێنا بۆ سەر و پێچەکانی و هەتا بۆ ڕنگکردنی ڕیشی کەوتم کە ئەمە هەمووی بابڵین گزارشتم یا گرۆڤەیەکم لەوەی کە مرۆڤی کورد فرە ڕنگ بووە بەڵام ئێمە وەگوتم بەپێی مێژوە کارە سادبارەکەمان یەکەم دووهەمیش بەپێی شارنشین بوونمان وردەوردەوە ئەو کەرەسانش کە لە دروستکردنی شارەکانمانە ڕەنگی یاوەتەوە هەمووی وردەوەدەوای لێکردوین لە ڕنگ دوورکەینەوە وەگوتم وردەوردەوە ئێستا هەنگاوێنینەوە بەرە ئەوی کە دیسان ڕووکەینەوە ڕەنگەکان جارشتر زۆر باشە لەگەڵی کەمە ئەگەر سێری چەند ساڵێک لەمە پێش بکەین ئەبین لە قوتابخانەکان و لە پێشووتیشدا کە لە زانکۆکانیشا بە شێوازێکی جلەکە هەمویان یەک ڕەنگ بە بەکاریان هێناوە ئەمان بینی لە قوتابخانەکانە لە خوێندنگاکان خوێندکارەکان زیاتر ڕەنگی ڕەساسی سپی یاخود ڕەش و سپی بوو بەڵام ئێستا بە خۆشحاڵی و ئەبینی کە لە خوێندنگاکانە لە هەر هەمویانە چ بە حکومیەکان و ئەهلیەکانی شۆگەر ببینی ئێستا ڕەنگ بەکاریە لە جلەکانیانە ڕەنگی سەوزە سوورە پەمەیە بە تێکەڵی کەواتە توانین بڵێن وردە ڕەنگەکان کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کا بچێتە ناو خوێندنگاکانیش و لەوەی کە ئەبیندرێت کەم ڕەنگانە کاریگەریان لەسەر دەرونیان هێت و چ ئەوەی کە هەموو خوێندکارەکان ببینی ڕەساسی و ڕەش یاخود سپی و ڕەشیان لەبەرایە چەوەی کە ببینی جلەکانیان جیاواز و ڕەنگی جیاوازیان لەبەرایە ئەوە ڕاستە من وەگوتم دەستگاکان دامەزراوەکان چ کۆمەڵایەتی بن چ فکری بن یا چ سیاسی بن چ ئاینی بن هەمیشە ئانێ بە ڕەنگ خۆیان جاکەنەوە بڵێن خوێندکاری قوتابخانەگەی خۆی بە ڕەنگەکانی خۆی جاکات و لە خوێندکاری قوتابخانەیەکی تر بۆ ئەوەش ڕەنگە نزیک فەرمیەکان هەڵەبژێرە سەیەکە لە بازنەی سپی بۆ ڕەساسی بۆ قاوەیەکی کاڵ یا بۆ ڕەش یا بۆ شینی لیلی لەو هینە دەرناچێت بە تایبەتی شین لە کوردەواریا بەرەو ئەو شینە نیلیە کە هەیە چویتی پێڵێن ئەمە بۆ مناسەبەت دیسان جەرگ بڕەکان بەکار هاتووە یعنی لە زووی سلێمانی ڕەنگی ڕەش بەکار نەهاتوە بۆ پرسە ماڵەکان جلی شینیان کردووە بۆیە لە شین و شایی لە کوردیا یا ئەڵێ سەرت شینکەی کە ئەمە هەندێک جار لەن کورتکراوەی وشەی شیوەنە هەندێک جاریش وشەی شین خۆی یعنی شین و گریان بۆیە ڕەنگی شینیان بەکارهێناوە شینیش هەر لە ڕەنگە فەرمیەکانە لەو ڕەنگانەیە کە زۆر دەلالە لە کراوەیی و لە ئین ناکە لە بزێوی و جوڵە ناکە بۆیە دەستگاکان یا دامەزراوە کۆمەڵایەتی و پەروەردەیەکان کە قوتابخانەش یەکێکە لەوان هەڵبەتا گەڕێ بۆ ئەو ڕەنگانە ئەویجیتان جارێککە ئەو ڕەنگانە بەکانێتەوە بیرەوەرێکی جوان هەیەلەوە کە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی کرا بۆ ساڵانی ئەوەڵ مامۆسای هونەرمەند لێرەوە ڕێز و خۆشەویستیم بووی مامۆسا عەلی جۆڵا کرا بە ڕاگری پەیمانگە ئەو ساڵێکە ئەو بوو چونکە ئەو خۆی هونەرمەند بوو ئەو ڕەنگەی کە لە زمانی حکومەتی بەعسا فەرز کرابوو بۆ پەیمانگەکان کە لەبەریکەن مامۆستا عەلی جۆڵا بۆ یەکەم جار دەرگای کردەوە کە قوتابیەکان ملەوەن لەبەرکەن ڕەنگا و ڕەنگ پێیان وتیان مامۆستا بۆ واکەوتی من خۆم حەزەکەم وابن حەزەکەم ملەوەن بن جلەکانیان چونکە خۆی هونەرمەند بوو حەزی بەو کراوەیە کرد بەڵام لە دەستگاکانی کا بێگومان مدیری قوتابخانەیەکی سەرەتایی یا جێگەیەکی کە ئەوان هونەرمەند نین و
حەز بە فرە ڕەنگیە ناکەن دایم حەزەکەن پابەندی ئەو یاسایانە بن کە بۆ ڕەنگیش دانراوە لەگەڵ یاساکانی ترە ئەویش وەکو یەک پەیڕەوەکەن و وەکو یەک گرنگە بەلایەنەوە یعنی چەند گرنگە بەلایەنەوە یاسای دەوامکردن و کاتەکانیوانە ئەوەنەش گرنگە ڕەنگی جلەکانیشان بەلا ئەوەندە گرنگە. بەڵێ مامۆستا وەکو کۆچا پرسیار ئەتوانرێ پێناسە بۆ کەسی بەرامبەر کرێت وەک لە ڕێی ئەو ڕەنگەوە کە حەزیرێتی یان زیاتر بەکارهێنێت؟ بەڵێ زۆر تاوبەست لە یەک حاڵەتە ئەمە ئەو کەسە زۆر ئازاد بێ یعنی ئازادی تەواوی وەرگرتێ بۆ ئەو ڕەنگەی خۆی لەبەری ئەکا یعنی نەک بە کاریگەری چونکە مرۆڤی کورد هێشتا ئەو ئازایەتی و ئازادیە تەواوی وەرنەگرتووە کە بە تەواوەتی لە پۆشینی ڕەنگەکانی خۆیان بێ گوزارش لە کەسایەتی خۆی پێ لەو کاتێک کە ئەڵێ بەڵێ ئەگەر لەو حاڵەتە ئەگەر وابێ بەڵێ ماتوانین پێناسەی کەسایەتی کەسەکان لە ڕێ ئەو ڕەنگانەی بەکارێنی بکەین یا هەر نەبێ ڕۆژانە چەند ڕەنگ بەکارێن چی ئەو ڕۆژانە بتوانین خوێندنەوەیەک بۆ لایەنی دەرونی و کەسایەتیان بکەین. زۆر باشە ئەگرێ هەندێک جا بڵێن لەوەی کا کۆمەلگا ڕەنگێک ئەسەپێنێ بەسەر ئێمەیە لەوەی کە بێ ئەو ڕەنگە بەکاربهێنین وەکەوەی کە ئەزانین کە لە سەردەمی پێشووتە لە سەردەمی بەعسالەوەی کە ڕەنگی ڕەش بە هەموو جۆرە مەمنوع بووە لە بێکن کە چەندین گەنجمان لە سێدارە دراوە لەسەروی کە ڕەنگی ڕەشی بەکارهێناوە هەندێک جار کۆمەلگایەکە پێمان ئەڵێ بێت تۆ ئەو ڕەنگە لەبەرکە یاخود ئەگەر بڵێن باسمان لەوە کرد کەسە بەتەمەنەکان لەوەچە ئێمە وەکو خۆشت ئاماژە پێکرد هەندێک کەسمان هەبێت بەتەمەن بێت بەڵام حەزی لە ڕەنگی درەوشاوە بێت حەزی لە کۆمەڵە ڕەنگێک بێت کە بیکات قەیشەکە ئەیبەنی ئەگەر حەزی لەو جۆرە ڕەنگە بێت کە بیکات چۆن لە سەردەمی گەنجێتی و یاخود گەنجە بەلایەوە ئاسایی ئەو ڕەنگە لەبەرکات بەڵام لە ئەگەرێستا بینە سەر کۆمەلگاکەی خۆمان بۆ کەسێکی بەتەمەن زۆ ئەیبێ ئەگەر ڕەنگێک لەبەرکات کاتێک کاچی پۆشاکێکی شەکر کاتێکاڵی بۆ دیاری ماڵێ بۆ کەسێکی بەتەمەن یاخود بۆ کەسێکی گەنج دەکەواتە ڕەنگەکە جیاکراوەتە بۆ کەسە بە گەنجەکەت یان بۆ کەسە بەتەمەنەکەتە. هەر تەواو ڕاستە ئەوە وەک گوتم مرۆڤی ئێمە مرۆڤی ئەم جۆرە کۆمەلگانە لە تەمەنێکی دیاریکراوی کە دەست دەکات بە ئامادەبوون بۆ مردن یعنی ئەوەنەی خەریکی ئامادەبوونە بۆ مردن ئەوەنە خەریکی خودی ژیانکردن نیە گەرچی بۆ نمونە لە ئاینی پەیڕۆکراوی لە کۆمەلگای ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام ئیسلام ئەڵێ چەند ئیش بۆ ئەو دنیاکەیەوە ئیشیش بۆ ئەم دنیا بکەیت بەڵام مرۆڤەکان بە حکمی ئەو ڕوئیا تەسەوفی و زاهیدی کە هەر لای ئێمە هەتا ئەگاتە ئێران و ئەگاتە ئەفغانستان و بلێ بۆ هندستان و پەڕێرەوە بۆ سین و بۆ یابان ڕوئیاکی زاهیدانە فکرێکی با بڵێن زۆر زاهیدانە هەیە لەسەر مەسئلەی ژیان ئەوە ژێربەژێر خۆی کاریگەری خۆی هەر کردووە لەسەر مرۆڤی ئێمەش بۆ نمونە بووداڵێ ئەڵێ با لێگەڕین کە شتێکە ئاسان بگوزێ کە شتێکە چێکە زۆر بە ئەڵێ بۆی جوان بڕوا بڕێ ئەڵێ زۆر زۆر بە دوای حەزەکانتانە مەڕۆن با کە شتێکە قورس نەبێ ڕەنگ خۆی حەزە یعنی ڕەنگ یەکێکە لە حەزەکانی مرۆڤ بۆ ژیان ئەو ڕوئیاکی زۆر تەسەوفیە کە مرۆڤ واز لە حەزەکانی خۆی بێنێ بۆی بتوانێت ژیانێکی زۆر سادە و ساکار بەلەمەکەی لە ناو دەریای ژیانە زۆر زۆر بە سادەی ڕاگوزەرکە یعنی ئەم ڕوئیایە سەی مرۆڤە ئاینەکانی ڕەبەنەکانی دینی بودایی هندۆسی کۆنفۆشیۆسی هەموو ئەمانە بکە لە ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی دوورە سێکەمی تاکڕەنگیان بەکارهێناوە یا هەڵبژاردووە یا ڕەنگێکی زەردی تەواوە یا ڕەنگێکی سپی تەواوە یعنی لەم ڕەنگانیان هەڵبژاردووە فرە ڕەنگیان نییە بۆیە ئەوە لە ژێربەژەی شالای ئێمە حتا تەجاوزی ڕوئیای ئیسلامیشی کردو بۆ خۆشویستنی ینی بۆ ئەو هاوسەنگەی لە بینی ژیان دۆستی و مەرگ دۆستیا هەیە. زۆر باشە با کۆتا پرسیاریش بکەم تا چەند گرنگی ئێمە گرنگی بین بە ڕەنگەکان ڕەنگە ساردەکان و ڕەنگە گەرمەکان لەوەی کە لەگەڵ وەرزەکاندا بتوانین بیان گونجێنین. هەرواشە لێمە لەبەرەوەی لە کوردستانە لە ژینگەی ئێمە هەر چوار وەرزەکە هەن بە کاملی ئێمە بمانوێنەمانێت لە هاوینا دەزەبینەوە بۆ ڕەنگە کاڵەکان لەبەر گەرمابوون و با بڵین پلێ مژینی گەرمی لەلایەن ئەو ڕەنگان و لە زستانی شاچینەوە بۆ ڕەنگە تۆخەکان ئەویش هەر دیسان و گوتم لەبەر مەسەلەی سەرماکە هەر لە زووە زیاتر وا بوو بۆیە مرۆڤی کوردی زیاتر و ڕەنگە تۆخەکانی بەکارهێناوە لەبەر ڕاکێشانی ڕەنگی گەرمی دەوروبەرەکەی سارد بووە ئەمە هەر خۆی با بڵین وەرزەکان خۆیان ئەم شتا سەپێن بەسەر تاچی برۆڤ لە کۆمەلگای کوردەواریە. دەستە خۆش مامۆستا سپاس بۆ تۆ.